So therefore we have no background about هەروەک پێشبینی کرا کۆبوونەوەکانی ئەم جاری وڵاتانی ئۆپێک لە شاری ڤیەننا هیچ بڕیارێکی چارەنووسسازی بۆ بەرزکردنەوەی نرخی نەوتی جیهانی دەرنەکرد و ئاسی بەرهەمهێنانی نەوتیشی کەم نەکردەوە، بەڵکو بەرهەمهێنانی ملیۆنێک و 500,000 بەرمیل نەوتی دیکە لە ڕۆژێکدا زیادی کرد. لە کۆبوونەوەکەدا هەوڵەکانی ڤەنزوێلا بۆ کەمکردنەوەی ئاسی بەرهەمهێنانی نەوتی ئۆپێک شکستی هێنا دوای ئەوەی ئیۆلۆخیۆ دیلبینۆ وەزیری نەوتی ئەو وڵاتە پێشنیازی کەمکردنەوەی نەوتی ئۆپیکی بەڕێژەی لە 5% کردبوو، بەڵام بە پێچەوانەی پێشنیازەکەی ڤەنزوێلاوە بەهۆی پێشبینیەکانی زیادبوونی خواز لەسەر نەوت لە ساڵی داهاتوودا ئۆپێک بڕیاری زیادکردنی ئاسی بەرهەمهێنانی نەوتیدا. لە ئێستادا بەسەرجەم وڵاتانی ئەندامانی ئۆپێک ڕۆژانە 30 ملیۆن بەرمیل نەوت لە ڕۆژێکدا بەرهەم دەهێنرێت، بەڵام بەهۆی زیادبوونی خواستی جیهانی لەسەر نەوت بە قەباری ملیۆنێک و 500,000 بەرمیل لە ڕۆژێکدا ڕێکخراوەکە بڕیاریدا ئاسی بەرهەمهێنانی ڕۆژانی نەوت بۆ 31 ملیۆن و 500,000 بەرمیل لە ڕۆژێکدا زیاد بکرێت. ڕێکخراوی وڵاتانی هەناردەکاری نەوت ناسراو بە ئۆپێک لە ساڵی 1960دا لە شاری بەغدا دامەزرا و ئەندامەکانی کار دەکەن بۆ زیادکردنی داهاتەکانی فرۆشتنی نەوت لە بازاڕەکانی جیهاندا. وڵاتانی ئۆپێک خاوەنی لە 40 بەرهەمی نەوتی جیهان و لە 70 نەوتی جیهان و بارەگای ڕێکخراوەکەش لە شاری ڤیەننایە لە نەمسا. بەوتەی شیکەرەوانی بواری وزە وڵاتانی کەندا و بە تایبەتی سعودیە لە هەموو کاتێک زیاتر جەخت لەسەر پاراستنی پشکەکانیان دەکەنەوە لە بازاڕەکانی نەوتدا و ڕازیش نابن بە کەمکردنەوەی ئاستەکەی ئەگەر وڵاتانی دەرەوەی ڕێکخراوی ئۆپێک هەمان هەنگاو نەنێن. لەلایەکی ترەوە بیجان نامدار زەنگەنە وەزیری نەوتی ئێران ڕاگەیاند تاران داوای لە وڵاتانە کردووە کە بەهۆی سزا سەپێنراوەکان لەسەر ئێران شوێنیان لە بازاڕەکانی نەوت پڕ کردوێتەوە ئاسی بەرهەمهێنانیان دابەزێن و پشکی تاران بگەڕێنەوە. ئەوە لە کاتێکدا ژمارەی وڵاتانی ئەندام لە ئۆپێک وەک ئێران و ڤەنزوێلا و جەزائیر داوایان کردووە ئاسی بەرهەمی نەوتی جیهانی کەم بکرێتەوە تا نرخەکەی بەرز بێتەوە کە پێشبینی دەکرێت لە 6 مانگی یەکەمی ساڵی داهاتوودا زیاتر دابەزێت و بگاتە $34. لای خۆشیەوە عادل عەبدولمەهدی وەزیری نەوتی عێراق جەختی کردەوە بۆ پێی ئۆپێک هیچ وڵاتێکی پامبد نەکردووە بە بەرهەمهێنانی قەبارێکی دیاریکراوی نەوت هەر بۆیە لە ساڵی داهاتوودا عێراق ئاسی بەرهەمهێنانی نەوت بە ڕێژەیەکی بەرچاو بەرز دەکاتەوە. بەگەڕانەوەی ئەندەنووسیاش بۆ ناو ئۆپێک ژمارەی ئەندامەکانی ئەو ڕێکخراوە بووە 13 ئەندام. بەشێک لە پسۆڕانی بواری نەوت پێیان وایە لە ئێستادا بازاڕی نەوت زۆر پشت بە کۆبوونەوەکانی ئۆپێک نابەسێت و سعودیەش سوودی زۆری لە دابەزینی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا کردووە. دەژڵێن سعودیە دەتوانێت لە چەند ساڵی داهاتوودا قازانچێکی ئەوتۆ بکات کە لە دەیان ساڵی ڕابردوودا بەدەستی نەهێنابوو. پێشبینیش دەکرێت سیاسەتی ئێستای ئۆپێک بەردەوام بێت ئەگەر گەورە بەرهەمهێنەرەکانی نەوت لە دەرەوەی ڕێکخراوی ئۆپێک وەک ئەمریکا و رووسیا و چەند وڵاتێکی دیکە ئامادەی خۆیان نیشان نەدەن لە کەمکردنەوەی ئاسی بەرهەمهێنان کە ئەوەش لەم کاتەدا بەدیهاتنی کارێکی ئاستەمە. کاروان شێخ موحسین NRT